سڵاتان لەبێ ئازان خۆشەویستان بەخێربن بۆ ڤیدیۆکی نوێ. دیسانەوە لە ڤیدیۆ هەواڵەکان هاتین لاتان کە ئەوڕۆ تایبەت دەبێت بە ئیڤێنتەکەی دوو ڕۆژ پێشێستای یوبیسۆفت کە نزیکەی دەوری سەعات 9 لەوە 11 شەو بوو لەو دەورانە بوو. ئیڤێنتەچی کرد لایڤەک بوو کە بەناو یاریەکانی خۆی نیشان دەشتە تازەکانی نیشان دەدا، بەڵام شتێکی وای پێ نەبوو کە ئەمە دەمانەویست. یەکەم شت کە نیشانیدا چەندی مانجی یارێکی پێش بڕکەی بوو کە شتێکی وا گرنگ نەبوو، و هەروەها دواتر مۆدەکی ماڵتیپلێر بۆ بزانام لە یاری گۆست ڕیکۆن بڕێک پۆینت کە نیشانیدا، و هەروەها لە سێم شت کە لێن دەرەوە کە یاری وۆچ دۆگسی نیشاندا. دیسان هەر وەکچی لەوەی لە تڕیلەرەکەی پێشتر نیشانمانیدا بوو کە چەند کەسێک دەبن و چەند کارکتەرەکە و دەتوانیت هەر کارکتەر و سکیڵش تایبەتی دەتوانی بەکاربێنی لە ناوگەمەکەی، و هەروەها ئەوەی نیشاندا کە دەتوانی واتە نەفرانی خەڵکی ترش بەپێی بڕینی میشنەکان مەرحەلاتەکان کە دەیان بڕی دەتوانی نەفەری زیاتر بینیە ناو گروپەکەی، واتە کارکتەری زیاتر لەو پەیدا دەبی. ڕوا چەندین شتی تریان کرد بەخۆی یاریکە باز لەوە دەکات کە لە یاریکە لەسەر سەردەمی داهاتوە، واتەوە نیە برێ ڕابردوو بێ لە ناو یاریەکەم چەک و شتی پێشکەوت و هەیە بەکاری دێنن. بەڕوا یاریکە لە لەندەن دەبیت لە پایتەختی بەریتانیا، کە لەو کاتەدا یاریەکە ئەو کەسانی کە یاریان پێدەکە ئەو گروپێک کە تۆ بەکاریان دێنین ئەوانە ڕێزیستەنسن، واتە بەرهەڵستکاران کە لە دژی حکوومەتی ئەو کاتە هەڵدەستنەوە و دانێت ئازادی خۆیان بەدەستبینن. لە یاریەکە هەرەوەندە بوو بەرامبەرەکەشە دوژمنە سەرەکیەکەش لەت حکوومەتە و یەک لە کارکتەرەکان بەناوی نیجڵ دیارە ئەوە دوژمنی سەرەکی دەوێت، سەرۆکی هەموو گروپەکانە گروپە پۆلیسیەکان دوژمنداری لەگەڵدا دەکات. وەروها چەندی کارکتەری تێ دوژمنی زۆر زیاتری تێدا بوو کە نیشانیدا، بەڵام یاریکە زۆر نوێ نییە. وۆچ دۆگزەکان هەمووی وایە هەر سیستەمی هاک و ئەو شتانە بەکاردێنن. تەمان یاریەکانی ئەو جارە نیشانیدا هەر یاری کۆنەکانە، هیچ شتی نوێی تێدا نەبوو. ئەمە دەمانەویست پرینس ئۆف پێرژیایەک سپلینتەر سێڵێکمان دەویست گوتمانلانێت تێداویت نەوزارە بەسەر چ بوو وۆچ دۆگز بوو کە تڕیلەرەکەی پێشتریش نیشاندا بوو، گەیم پلەیەکی لەگە نیشاندا. لەولایە ئەساسین کرید ڤالهاڵا بوو، شتێکی نوێی تێدا نەبوو. دوو گەمەی نوێدانا ئاویش هەردووک ئۆنلاین ماڵتیپلێر، شتەکانیش هەموو دووبارەیە، هیچ نییە، شتەکەی وا گرنگ نەبوو گەمەکانی. پاشەوی یاری براوڵای دیسان نیشانداوە سکینەکی ورچی کردە فریلێندرە، وانەی نەزان یاری براوڵا چیە. براوڵا یاریەکی ماڵتیپلێرە کە شێواز ئەنیمەیشنە بۆ منداڵان زیاتر، وەروها گەورانش دەیکەن. کارکتەری زۆربەی یاریەکانی یوبیسۆفتی تێدا و بە شێوەی بچووکراوی لیگۆ نییە، بەڵام تەقریبەن نۆچی لیگۆیە، شەڕ لەگەڵ یەکتر دەکەن تاکو یەکەچیان دەباتەوە. سێمینیان یاریەکی مۆبایلی نیشاندا کە بەناوی مایت ئەند ماجیک ئێرا ئۆف کێۆس، کە یاریەکی وها گرنگ نەبوو. نازەمەوە جارێت بەس تڕیلەر بوو، جارێک گەیم پلەی نیشانەدا، بەس پێدەچوو زیاتر RPG بی، یعنی RPGیەکی جۆمڵی ئەو یاریانی کە لە کۆمپیوتەر دەیکەن استراتیژیەکان بەوان دەچوو زیاتر. شێوازەکەی ئەز نازانم ئەوها دەبی یان third person دەبی یان first person دەبی، جارێت دیار نییە. دوای ئەو یاریەکی دیکەی نیشاندا بە ناوی ئیلیت سکواد کە یاریەکی ماڵتیپلێرە. یاریکە هەر وەکو ڕێنبۆ سیکس سیج بوو، هەتا هۆزام یەک دوو کارکتەری ڕێنبۆی تێدا بوو، بەڵام بە شێوازی ئەنیمێشنی بۆ جارە وەکو فۆرتنایت، شێوازەکەی وەکو فۆرتنایت بوو گرافیکەکەی، هەر وەکو ڕێنبۆ بوو، ئازام 4 کەس بەرامبەر 4 کەس 5 بەرامبەر 5 بوو، شتێکی وا بوو بۆ پێی نیشانیدا بزەڵۆکی ڕێنبۆی بوو. دوایە و یاریەکی تری نیشاندا بە ناوی هایپەرسکەیپ، یاریەکەی بە ناوی هایپەرسکەیپ دروست کردیە. یاریەکە
دەکەین زانین یارێکی چیرۆکیە، بەڵام دوای کە تەمەشا دەکەی دەڵێتن یاریکە باتڕۆیاڵە. ترەیلەرەکەی وا نیشان دەدا یاریکە باتڕۆیاڵ بوو، ڕاستە خۆشە، ئەی شازگەی مەیلە و ئەنیمێشنی و ڕیالتیشە، بەڵام زۆر خۆش نییە بەلایەنی منەوە. بەڵام پێدەچێتن چیرۆکە چێویتن چکە بەو پێ ترەیلەر دوور و درێژەی پێشانیدا و ئەو کارەکتران لەگەر یەکتە قسەیان دەکرد و نازانم بە چیرۆک دەچوو بیدایەتەکەی، بەڵام نشتی 10 دقەیەک بوو، دواتر بووە باتڕۆیاڵەکە مالتیپلێرە. دەرهێنەرەکەشی دەرهێنەری یاری فار کرای پرایمەڵ و وەروە بەشی مالتیپلێری پرنس ئۆف پێرژیا لە یاری فۆر ئۆنەر کە مۆدەک بوو بە ناوی پرنس ئۆف پێرژیا مالتیپلێر بوو، دەرهێنەری ئەو دوای بووە. ئێستا یاری هایپەرسکەیپ ئەو دروستیەکە کە یاریکە بەناو باسی ساڵی 2022 لە 2054 دەکاتن، بەس نازانم یاریکە باتڕۆیاڵە، ئەو بەینەی نازانم لۆ چییە، لانەی چیرۆکەش تێدابی. هەروە یاریەکەش لە بۆ هەموو کۆنسۆڵەکان بەردەست دەبیتە نەویش. لە دوای ئەو سەرۆکی ئەکسبۆکسی فیل سپێنسەر قسەی کرد، هات گوتی ئێمە گەمەکانیمان لەمەوە دوا گەمەکان زیاتر لە واقعی ڕاستی دەچیتن ڕیالتیکاو، وەروە گەمەکان هەمووی ڕێیترێسینجی هەیە لە جیلی داهاتوو و هەروە زیاتر هەست بە گەمەکان دەکەن، وەروە گرافیکەکان بەرزتر دەبتەوە و جیهانەکان دەگۆڕی گۆڕانکاری بەسەر شتەکاندا دێ لەناو ئەو جیهانەی کە یاریکی تێدا دەکەیت. بەو شێوێ باسی دەکرد. گوتیشی کە هەوادارێکی سەرسەختی یاریەکانی ئەساسین کریدم بەخۆم ئاهالێگۆ. پاشانجی یاری ئەساسین کرید ڤالهاڵای نیشاندا. یاری ئەساسین کرید ڤالهاڵا هەروەک پێشتر باسمان کرد بە درێژی کە گوتمان یاریەکە 2 ماپی دەبێ و جارە ماپەچی لە نەرویجە لە نۆڕۆی، وەروە ماپەچی لە ئینگڵاند لە بەریتانیای دەبیتن کە ئەو کارکتەری یاری پێدەکەیت ئیڤۆر سەرۆکی ئەو سوپایە دەبیتن کە هێرش دەکەنە سە بەریتانیای سەرۆکی نەرویجیەکانە. لێندەرەش هەروەک باسما کرد، زۆرش ماسە باس کرد ئەگەر دەتانێت تەواو لە یاریکە ینی بزان شازەکەی چۆنە ڤیدیۆی پێشترمان کە باسی تایبەت بوو بە ئەساسین کرید ڤالهاڵا توان بڕۆن تەماشای بکەن. وەرە باسی ئەوەشی کرد کە بە بەلەم دەبی لە ناوچەی نەرویج بچێ لە بۆ بەریتانیای، هێندەرشەوە ماپەکە دەگۆڕێت. یاریکە لە ڕووی گەیمپلەیەکە نیشانیدا فەرقەکی وای نەبوو لە ڕووی گرافیک و لە ڕووی شێوازی شەڕکردنەوە لەگەڵ ئەساسین کرید ئۆدیسی. ئەمە گوتمان لەوانەیە شتێکی ئەو جارە بە تەواو بگۆڕێن، شتێکی تەواو بگۆڕن، بەڵام هەر ئەما شێواز و ڕاستە یاری ئەساسین کرید ئۆدیسی ئۆریجین هەردووک خۆش بوو، زۆر خۆش بوو. ئەساسین کرید ئۆدیسی نزیکەی 180 یەکەم تەواو کردیە، وای هێشتاش بەردەواماتە تەواوی دەکەم، بەڵام دەبا گۆڕانکاری لە یاریکە بکەم. بەڵام ئەوشی نیشاندا کە دەتانی خانوشتەکان دروست بکەیت و بیان ڕوخێنی و وەروە بە تێپەڕبوونی کاتێکە زەمەنەکە بابرێن ئەتوو ئەو میشنانە تاوا دەکەی کاتچەندی بەسەدا دەڕوە جیهانەکەش ئەوەندە دەگۆڕێ کە پێشانی دەکات چەند ڕۆژە یان چەند مانگەش پێ بچیتن جیوا هەیە پێدا دێ خانی لێ دروست بووە، شتی لێ دروست بووە. وەروە شتەچکەش لە گەیمپلەیەکی نیشانیدا نوێ بوو ئەویان ئەو بکاتەکە ئەو پێشتر لە ئۆدیسیشە بوو کە ئاگر لە جیاوشتی وەردەدا دەیگەرد کۆمەڵ جیا دەیگەرد، بەس ئەو جارە زیاتر ینی ئەگەر لە پوشی بەردەی پوشتەکە هەمووی ئاگری دەگریتن، جاری وایە ئەگە کەپر بیتن بەردەبتۆ سەریان ئەو شتانە. وەروە لە شێوازی یاریەکەش گەیمپلەیەکی ئەیبڵیتی نوێیەکانی نیشاندا، ئەیبڵیتی زیاتری هەبوو بۆ جارە، شێوازی تاکتیک شەڕکردن گۆتی دەی بەکاربین لەگەر دوژمنە لێجندەریەکان ئانەی بەهێزەکان ئانەی لیڤلیان بەرزا. وەروە شتێکی وانە بوو بەس ئەیبڵیتی و جوڵەی جیاواز و کۆمباتی جیاوازیە بوو، شێوازی شەڕکردنی جیاواز. وەروە یاریەکەش باس لە سەردەمی دارک ئەیج دەکات کە دارک ئەیج سەدەی تاریکی کە ئەوروپا بە کاملی بەریتانیا زیاتر شەڕی لێ ڕوویدا. یاریەکەش لە ئۆپن وۆردەر چوارۆک و باسمان کرد لە ستایل ئۆپن وۆردی چیتە دەرێ وەی لێکردیە کردێ 2 ماپ
واتە دەبڵ ئۆپن وۆرد ئێستا ئەوتە ئۆپن وۆرد بە خۆیان دەگیزاعاتە کە زیانەکەی ئەم کەسەکەم حەزم لێ زیانەکەی هەموو بگەڕێ هەزارە دوو زیان بیتن زیاتری وەختی دەوێتن بەروە لە دوای ئەوی ژیاری فارکرای 6 نیشاندا لە سەوەرەقەی نووسیتم یاری فارکرای 6 نیشاندا کە فارکرای 6 هەر ئەو کارکتەرەی فارکرای 3 دوژمنە سەرەکیەکەی ناوی لەبیر چیتۆ ئێستا پێدەچێت ئەو بێتەوە منداڵی کە نیشانیدا لە فارکرای 6 کە باوکی بۆمبەکەی دەداتە دەستی هەر فارکرای شتە چیوای نوێی تێدا نییە پێنجەکار باش بن نیوداونەکەش کامە خۆش بوو تاقیم نەکردوێت ئێستا بەس فارکرای لەوتی و بەفکرم دێتن لە بەشی 3 و 4 و 5 ئەخیرەکەی نەفەرەکەی یان دەکوژی یانش دەیگیری هەر ئەوەندەیە دەبیە لە دوو یەک نەفەری بگەڕێ میشنەکانم تاڵەکە زەدەگەی کابرای فارکرای دەبا شێوازەکان دەبوو گۆڕی بە باشتر دەبوو یوبیسۆفت گەمەی زۆر خۆشیە بوو دەزانین گەمەی دروستکاتن بەڵام زیاتر ئێستانە لە بۆ پارەیە ئیشەکانی هەموو لە بۆ پارەیە ئێستانە جێ لە گەیمەران ناگریتن زۆر داواکاریان لێکرد نزیکی زیاتر لە 10 ملیۆن کەس داوای پرینس ئۆف پێرژیای لێ دەکاتەوە 10 ملیۆن کەس بەسەرەوە داوای سپلێنتەر سێل لێ دەکات هەرچۆ بە ئاساسنی کریدی گرتیە بە فارکرای گرتیە هەرو گەمانە دروست دەکاتن گەمەی نوێمان دێتن گۆتمالانێ ئایپێکی نوێی پێی بیتن کە گەمەکی خۆش بیتن بە قووەت بیتن بەڵام پێی نەبوو بێ هیوای کردین ئەجا فارکرای 6ش پێدەچیتن باسی پێشی فارکرای 3 بکاتەوە تا پڕیلۆگ بیتن ئەگەری هەیە چونکە ئەو قرتانەی کە لە برۆی منداڵەکەی هەبوو هەمان ئەو قرتانەیە کە لە برۆی دوژمنەکەی بەشی 3دا هەبوو پێدەچیتن ئەو بی بە منداڵی واتە باسی پێش زەمانی بکاتەوە ینی زەمانی منداڵی ئەو کوڕی بکاتەوە ئەجە جارێ نازانین چیرۆکە بزدەبت کو دەوی کودانەبیتن هەتا ئەوەی گەیمپلێک شتێکمان نیشان دەدات تەوان دواتر دیسانەوە هاتەوە سەوەی گەیمپلێکی درێژکراوەی یوبیسۆفت گەیمپلێکی تەواوی نزیکەی چارێکێک بوو یاری ئەساسین کرید ئۆدیسی نیشاندا دواتریش هەندێک ئەوەی نیشاندا هایپەرسکەیپ 10 دقەیەک بوو بە گەیمپلەی هەڕەوەندە بوو دوای لایڤەکان قەپات کرد ئەجە لێرانەش ئیشاڵڵا هەواڵی کەشمان پێ ینی هەواڵەکانمان ئەو مانگەی پشتگوێمان خست بیشم زۆر بوو لە بەندێ خەریکی چەند شتێکەکەمە ئیشاڵڵا لە بۆتان دەکەم لەو زوانە حتا لەو 1-2 ڕۆژە ئیشاڵڵا ڤیدیۆچی کەی هەواڵەکان دادەنمی هەواڵی ئەو ماوەی بە کاملی بۆ هەروە لە یاری ئەساسن کرید ڤالهاڵا لەبیرم چ پێتانی برێم کە یاریەکە لە مانجی 11 ئەو ساڵ بڵاو دەبتەوە 11 2020 دەخرێتە بازاڕ و هەروە دەتوانین لە بۆ پلەیستێشن 4 و Xbox One و PC و پلەیستێشن 5 و Xbox Series X یاریەکە بکڕی لەگەر گوگل ستیدیای بۆ ئەو پلاتفۆرمانە بڵاو دەکرێتەوە زیوادارم ڤیدیۆکە تامە دڵ بێ لایک و سەبسکرایب تەمبینەچیت تا ڤیدیۆکتر کاتێکتر خواتان لەگەڵ